ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو گۆڕانکاری جددی و بنەڕەتی دەڕوا پێویستە کورد ئامادە بێت بۆ ئەو قۆناغە. دیارە ئەو شەڕەی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا هەمومان دیتمان، بێگومان ئەو شەڕە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە پێشمانە و من ئەو تعبیرەم لێ کردووە کە ئەو ژانەی کە لەبەرمانە و ئەو ژانەی کە ئێستا هەمانە ژانی بەرلەدایک بوونە، کەواتە کورد وەک دەوڵەت لەدایک دەبێتەوە باوەڕی منە و داڕشتنەوەی نوێی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دروستکردنی کیانێک و دەوڵەتێکی سەربەخۆی کوردیە. بڕواتان هەبێ و زۆر بەشتان دڵنیان لەو باوەڕدان کە نە برایەتی گەلان و کۆنفێدراڵی نە فێدراڵی و خودموختاری ناتوانن پرسی ئێمەی کورد چارەسەر بکەن. باشە ئێمە لەگەڵ چی برایەتی گەلان پێک بێنین؟ لەگەڵ چی فێدراڵی پێک بێنین؟ ئەرێ نابێ لەگەڵ ئێرانی و عێراقی و سووری و تورکی ئێمە فێدراڵی پێک بێنین؟ ئەرێ ئەوان تا چ ڕادێک مافی کوردیان قبوڵە کە ئێمە دەڵان بڵێن ئێوە برای ئێمە وەرن لەگەڵ ئێمە کیان و دەوڵەتێکی تایبەت بە ئێوە پێک بێنین؟ باشە خۆ ئێمە دیتمان لەگەڵ ڕێفراندۆمی باشووری کوردستان چیان کرد؟ کەواتە دەتوانن بڵێن سەربەخۆیی و هەوڵدان و تێکۆشان بۆ سەربەخۆیی ڕەنگە هەزینەکەی زۆر کەمتر بێ لەوەی کە ئێمە تا ئێستا بۆ دموکراتیزەکردنی ئێران و عێراق و سووریا و تورکیە داومانە. بۆیە پێویستە نەتەوەی کورد لەسەر پێ بێ و هاوکات یەکڕیزی و یەکگرتووی ناوماڵی کورد زامنە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەخواست و مافەکانمان بکەین. بمان هەوێ و نەمان هەوێ کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا جێگە و پێگەی تایبەتی هەیە، بەڵام بە یەکگرتووی و یەکدەنگیمان دەتوانین ئەو ویست و داخوازەی هەمانە زۆر باشتر بەدەستی بێنین و دەستکەوتی زیاترمان ببێت. دیارە هەمووتان ئاگادارن کە ویست و خواستی شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر لە شۆڕشی ژیناوە تا ئەمڕۆ چاوی لێکەین کەس دروشتی ئەوەی نەدا با لەگەڵ ئێران بمێنینەوە یا سیستمێکی فێدراڵ و خودموختار و کونفێدراڵمان دەوێت. دروشمی خەڵکی سەرشەقام ئەوە بوو کورد تا دەوڵەتی نەبێت ئەمە هەر بەشی دەبێت. کوردستان گۆڕستان و پاکستان. کەواتە بۆ دەبێ ئێمە وەک ئەحزاب و هێز و لایەنی سیاسی لە دوای میلەتەکەمان بین. حیزبی سیاسی دەبێت لە پێش میلەتەکەیەوە بێت، دەبێت جورئەتی گۆڕانکاری هەبێت. ئەرێ باشە ئێرانەکان باوەڕیان بەوە هەیە کە لەگەڵ تۆ فێدراڵی پێک بێنن تۆ هەر هاواری فێدراڵی خودموختاری دەکەی؟ بێگومان نا، هەموومان ئەوە باش دەزانین. کەواتە تاکە ڕێگەی چارەسەر بۆ ئێمە هەوڵدان و تێکۆشانە بۆ سەربەخۆیی و دڵنیابن لە ئاستی نێودەوڵەتیشدا کاری بۆ کراوە، کاری بۆ دەکرێت و پرسەکە پرسێکی بەجیهانی دەبێت ئەگەر تۆ باسی سەربەخۆیی کوردستان بکەیت. کاتێک باسی فێدراڵی دەکەی لەگەڵ وڵاتانی زلهێزی جیهانی زۆر باشە بۆ هاتون لەگەڵ ئێمە باسی دەکەن. بڕۆن لەگەڵ برا فارسەکان و برا عەرەبەکان و برا تورکەکانتان حەلیکەن. بۆ هاتون لە ئاستی نێونەتەوەیدا داوای فێدراڵی لە ئێمە دەکەن، باسی فێدراڵی لەگەڵ ئێمە دەکەن. بڕۆن لەگەڵ برا ئێرانەکانتان حەلیکەن. کەواتە ئێمە تا نەچینە قۆناغێکەوە کە باز لەسەر بەخۆی بکەین بێگومان پرسەکەمان نابێتە پرسێکی نێودەوڵەتی و جیهانی. و بەڵێنی ئەوەشتان پێ دەدەم هیچ وڵاتێکی زلهێزی جیهانی بە وڵاتانی گەورەی ناوچەکەشەوە ڕەنگە لە بواری میدیاییەوە لەسەر ڕەسانەکان نەڵێن ئێمە دابەشبوونی ئێرانمان دەوێت، بەڵام دابەشبوونی ئێران لە قازانجی هەموو وڵاتانی ناوچەکە و قازانجی دنیای دەرەوە و جیهانی زلهێزی ئەمڕۆدایە. بەڵام کورد بۆ خۆی دەبێت پێشدا کیان و وڵاتی سەربەخۆی خۆی لە ناو مێشک و هزری تاک بە تاکی ڕۆڵەکانی کوردستان دروست بکە جا ئەوجار بیهێنێتە سەر نەقشەی جێبەجێکردنەوە.